کاکە مەسرور چاوت باز دەکەم زۆر سپاس دەکەم سەری ڤیدیۆکان دەکەی بە هیوای سەرکەوتن ڕێز خۆشەویستیمان هەیە بۆ کاکە هاوکاریش کاکە ڕۆژ چاوت ماز دەکەم سپاس بۆ سەرکردنی ڤیدیۆکانم هیوادارم سەرکەوتوو بی کاکە سۆرانی باوچت سڵاو ڕێز خۆشەویستیم هەیە لە بۆ هێنە دوو ئەڵقەمایە لە بۆ بەرنامە سفرەگژری بتە ژمارە 100 تۆمار بکەین 100 دانە 100 دانە ئەڵقە 100 ئەڵقە لە سەیەک زۆرە لە ئەڵقەی ژمارە 100 ڤیدیۆی زۆر تایبەت دەکەم هەروە گیڤەوەیش دەکەین بۆ بەشداریکردن لە گیڤەوەی زۆر ئاسانە لایکی ڤیدیۆ بکە سەبسکرایبی چەناڵ کۆمنت بنووسە خۆشەویستانم بەخێر بێن بۆ بەرنامە سفرەگژری گەورەترینە و یارانەی لەو هەفتەی بڵاو دەکرێنەوە ئاها یەک یاریمان هەیە لە هەفتەی داهاتوو یاریمان هەیە بەڵام یاریەکان گەورە نینە بەڵام یەک یاریمان هەیە کە لە هەفتەی داهاتوو بڵاو دەکردەوە ئەویش یاریێکی دیکەی پلەیستیشنە دێتە سەر PC وەرەوە دێتە سەر پلەیستیشن 5 بەشەوەی کۆلێکشن ئەویش کۆلێکشنی Uncharted Legacy Thievesە یاخۆت Uncharted Thieves Legacy کۆلێکشنە لە 28 مانگ لەسەر PC وەرەوە لەسەر پلەیستیشن 5 بڵاو دەکرێتەوە بە کواڵیتی بەرزتر 4K 60 فریم لەسەر دوو پلاتفۆرم ئەو کۆلێکشنە دوو یاری لەخۆ دەگری Uncharted 4 A Thief's End وەرەوە Uncharted Lost Legacy لەخۆ دەگریوەتە دوو یاری دەداتێ بە نرخی $50 بەڵام ئەگەر هەر کام لەو دوو یاریەت هەبی مەسەڵەن بۆ نمونە Uncharted هەیە پارەت پێدایە یاخۆ Lost Legacy هەیە پارەت پێدایە پارەت پێدابی نەک لە پڵاس وەرت کردبی بەدە دۆلاری دەتوانانی هەردوو یاری وەربگری یاخۆت کۆلێکشنەکە وەربگری بە کواڵیتی بەرزتر ئۆکێ بێنە سەر گەورەترین خەبەر کە باسی بکەم ڤیدیۆی تابش مەسەری کردی بۆ لێرە بە درێژی باسی ناکە بە باسی مایکرۆسۆفت و Activision Blizzard بکەن کە بە $7 ملیار کردیانەوە بزەوت 7 نەبوو 68.7 بوو بەڵام $300 ملیۆن کەی بخز باستەری مایکرۆسۆفت دەبۆ 69 ملیار دلار 69 ژمارەیەکی کۆمیدی و جوان دەبوو بەڵام نازانم لەوەیان نەکرد مهم ویان بە فەرمی ئاشکراکراوە قسە دیکە فەرمیە Activision Blizzard چەمانگێکە داوای کردێکەوە کۆمپانیەکەی خۆیان بفرۆشن لەبەرەوەی لە کێشە و قەیرانی دارایی بوون کێشەی قەیرانی داراییەکەشان بەوەی دەگرێتەوە کە بابی کۆرێک سەرۆک و CEO یاخود بەڕێوەبەری جێبەجێکاری Activision Blizzard ناوی بۆبی کادێکە ئەو کابرایان کێشەی گێسەڵی سێکسی بە کارمەندەکانی خۆی کردیە و هەموو میدیای ئەمریکی و کارمەندەکانی دایانگۆ دەبێ و کابرا لەسەر حکوم لاکەی و بۆیش پشکەکانی Activision Blizzard زۆردا لە بەزی دایانگۆ بەمانکردنەوە کۆمپانیای EA قسەی لەگەڵ Activision دەکرد بەنیازمون لێک بدەن بەڵام سەرکەوتو نەبوو مایکرۆسۆفت یەکەم جار سۆلای Activision وتی بابەتان کڕینەوە بەڵام ئەوان داوای پارەیش خەیاڵیان کردبوو 100 ملیار بەسەرەوە بوو فیل سپێنسەر گوتی نەخێر دێمۆکنتار ئەوجار Activision چونە زەندی کۆمپانیای دیکە نەفرۆشن ئەو کاتی Activision بەخۆیان چونە لای مایکرۆسۆفت وتیان کاکە بەمانکردنەوە بانەکە خۆتان خۆشەویستی بە باوەشی دێک بدەین مامە فیل سپێنسەریش مامە فیلی زۆر خۆشەویست گوتی ئۆکەی بەس حەزم لە 68.7 ملیار دلار ئەویش گوتیان ئۆکەی فەرم کۆمپانیاکە لە خۆتان سو کۆمپانیای Activision دەبتە بەشێک لە مایکرۆسۆفتی ئەو ڕێکەوتنە تاوەکو مانجی 7 و 6 2023 جێبەجێ دەبێتە تا ئەو کاتی بە شێوەیەکی فەرمی دەبتە فەرمی لەبەرەوەی ئێستا خەریکی نووسینی پەیپەروەرک و دادگا و ئیشی مەحامیەتی ئەوشتانە دەکەن تاوەکو مانجی 7 و 6 2023 دەبتە فەرمی ئەو کاتی بۆبی کۆرێک لەسەر سەرکردایەتی Activision Blizzard لادەچی ئەو کابرای پاراسایتە پیس و پۆخڵە لادەچیتن مامە فیل سپێنسەر مامە فیلی خۆشەویست مامە فیل کە گەیم پاسی بگەیمەراندایە دێتە سە حکم دەبتە CEO مایکرۆسۆفت گەیمینگ واتە دەبتە بەڕێوەبەر و جێبەجێکاری گەیمینگ لە مایکرۆسۆفت واتە ناتەنیا Xbox نە هەموو مایکرۆسۆفت گەیمینگ کە باشی زۆر بەشی جیاواز دەخۆ دەگری زانیاری زیاتر لەو ڤیدیۆی ڕابردوو هەیە کە زیاتر ئەو مۆزوعاتانە بە باز دەکەن ئۆکەی کڕینەوەی Activision لای مایکرۆسۆفتی وای لە پشکەکانی سۆنی کرد دابەزی ئەو قسەیە زۆر ڕاز نییە بخۆی شتەکە چۆن ڕوویدا بە فەرمی بێتان بڵێ بلومبەرگ راپۆرتێکی بڵاو کردەوە دەڵێ هۆکاری سەرەکی دابەزانی نرخەکانی پلەیستیشنی یاخود کۆمپانیای سۆنی ببورن و بەرزبوونەوەشی چکە ئێستا هاتەوە ئاستی پێش ئەو وەختی کەوشتە ڕوویدا بەرزبوونەوە لەبەرخاتی لەبەر مایکرۆسۆفت وەروە Activision نەبوو کاریگەری هەبوو لەسەری بەڵام لەبەرەویش نەبوو هەموو کۆمپانیەکان پشتیان دابەزی بەهۆی هەواڵە کە لە رووسیا دەستی پێکرد کە کۆمپانیای حکوومەتی رووسیا یاخود لە مۆسکۆی گوتیان دەبی هەموو کریپتۆکەرنسیەک واتە دراوی ئەلکترۆنی باند بکرێت لە هەموو دنیاە ئەو قسەیە باشی وەرنەجیە خەڵک زوو لە زیاتی ئەوەی بچن ئەو کەسانی کە پاریان هەیە ویستان کریپتۆی بکڕن گوتیان نەخێ کریپتۆ ناکرین بچین ستۆچیە دەکرین ستۆچی مایکرۆسۆفت و Activision دەکرین کە ئێستا گەورەترین خەبەرە سەو کە ستۆچی وان کردرا ستۆچی سۆنی تۆزەک دابەزی بەڵام ئێستا ستۆچی سۆنی بەرز بیتەوە وەکو جارانە تقریبا بەڵام بەگشتی هەموو بازارەکە دابەزیەوە تا کاریگەری هەبوو لەسەری بەڵام تەنیا ئەو شتە نەبوو سۆنی ئۆکەی سۆنی گوتی باشە زۆر باش مایکرۆسۆفت Activision دەکرێمەش وەڵامە دەدەمەوە وەڵامەکەی سۆنی چییە کەسێک لەناو کۆمپانیای سۆنی کە ناوەکی خۆیان شە نەکردیە بەڵام بە فەرمی و قسەی کردی لە بۆ ماڵپەڕی بلومبەرگ سۆنی دەڵێ ئەمە چاوەڕێ دەکەین لە کۆمپانیای مایکرۆسۆفتی کەەوە یاریەکانی Call of Duty مالتی پلاتفۆرم ببینێتەوە و ڕێز لەو ڕێکەوتانە بگری کە تاوەکو 1-2 ساڵی دیکە پلەیستیشن و Activision هەیتی لەسەر یاریەکانی Call of Duty وەکو پێم وتن هەفتەکان ڕابردوش Call of Duty هەموو کاتێک زۆر بابەتی ئەکسکلوسیڤی پلەیستیشنی بووە یاخود یەکەم جار لەسەر پلەیستیشنی بەردەست بووە هەندێک شتی اینجا لەسەر Xbox بۆ هەندێک مۆدی یاریەکانی Call of Duty کات خۆی یەکەم جار لەسەر پلەیستیشن بەردەست بووە تا Call of Duty ئەو ساڵ کەش 100 سال لەسەر پلەیستیشن بڵاو دەکرد واتە سۆنی گوتی نو پرابلم هیچ دەگۆڕێنیە مایکرۆسۆفت دەبێت ڕێز بگری و مایکرۆسۆفتش وەڵامی داوە ئەنکل فیل مامە فیلی زۆر خۆشەویست فیل سپێنسەر لە تویتەرەکەی خۆی بە فەرمی ڕایگەیاندکەوە پلانی ئەوان ئەوە نییە یاریەکانی Call of Duty لەسەر پلەیستیشنی لا بدەن بەڵکو دەیانەوێت مالتی پلاتفۆرم بی و زۆرترین گەیمەر ئەنجام دەواتە
ئانکل فیل مامە فیل دەڵێ کاڵ دیتی لە پلەیستیشنی ناسەینەوە ئەوە چ خۆ دەمێنێ بەڵام تەنیا کاڵ ئۆف دیوتی دەڵێ واتە یاریەکانی دیکە ئەگەری هەیە بێتە ئەکسکلوسیڤ و ئەکی دەبتە ئەکسکلوسیڤ لەبەر 7 میلیارد دلار سەرف کرد تەماشای دەکەی و کاتی خۆی فیل سپێنسەر ئەو قسەیەشی گۆ لە بۆ یاریەکانی بەتێزدای بەڵام ستارفیلدی کردت هایبەت سەو هەموو شتێک جێگەی گۆڕانکاریە و بەڵام من پێم وایە ئاکتیڤیژن بلیزاردیش مایکرۆسۆفتیش تاوەکو 1-2 ساڵی دیکە ئەو یاریانە لەسەر پلەیستیشنی هەردەهێڵنەوە بەڵام دواتر خوارەزانین چ ڕوودەدا بینە سەر دەنگۆیەکی زۆ گەورە کە تقریبان بۆ بەربەرە نزیک دەبنەوە لە مانجی 2 بەپێی دەنگۆیەکی گەورە بێت لە 3 مانجی 2 بڕیارە State of Play ئەنجام بدرێت و زیاتر فۆکس دەخرێتە سەر چ فۆکس دەخرێتە سەر یاریەکانی PlayStation 5 کە لەو ساڵ بڵاو دەکرێنەوە وەروە یاریەکانی PlayStation 4 کە لەو ساڵ بڵاو دەکرێنەوە وەروە یاریە third partyەکان ئەو یاریانەی کەوا ئێکسکلوسیڤ لە بۆ PlayStation بۆ ماوەیەکی کاتی وەروە یاریە گشتەکان کە لە هەموو پلاتفۆرمەکان بڵاو دەکرێتەوە بەڵام ترێلەری نوێیان لە State of Play کە دەبینێ من پێم وایە سۆنی پلانی نەبوو State of Play ئەو ماوەی زۆر زەبەلاح بکە بەڵام لەبەر ئەوەی Activision و Blizzard و Microsoft ئەو کشتیان کرد پێم وایە سۆنی زۆر بەزەخمی دەبی State of Play کە لەوانەیە بکات یەک کۆنفرانسی زۆر زەبەلاح هەرچەندە ئیڤنتە کۆنفرانس نیە بەڵام مهم شتێکی دەکا دەبی زەخم بی و گەیمەرانژی ڕازی بن لەبەرەوەی سۆنی وەزعمان زۆر باش نییە سۆنی ئۆکەی دەبی دیکەڵکی شتێکمان بکە دەی گەیمەرانی پلەیستیشنی لەلایەک درم بۆ ئەکسبۆکسی زۆر خۆشە لەلایەکیشە تویز ناکەی شتێکمان دێ یان گەیم پاسێکمان دانێ یان ترێلێکی نوێی گارە ڤار کەمان ستەکەی خەریج چیە دەی دووگەمە نوێشمان ڕابگەێنێتکە لەو هەفتەیە چەند وێنەیەک بڵاو کراوە کە ستۆری PlayStation 5 واتە لەناو بازارەکەی PlayStation 5 جیدەیە یاری PlayStation 3 نرخی لەسرە هەرچەندە ناتوانین بیان کردی بەڵام نرخی لەسەر بوو ئەو شتە وای لە گەیمەران کرد بە لە هەموو جیهان وا بیر بکەنەوەکەوە ئۆکەی لەوانەیە قسەکە تەواو بیتن یاریەکانی پلەی 1 و پلەی 2 پلەی 3 لەکە پلەی لەسەر PlayStation 5 لەنەوە پاش بەردەست بی و بتوانین ڕاستەخۆ بیان کرد نەک تەنیا لەسەر دەرگەی PlayStation ناو بیان کرد بەڵام بەداخەوە شتەکە ڕاست دەرنەچوو وێنەکە ڕاستە بەڵام گلیچەکە کە لە پێیچانی ڕۆژنامەنووسی گەورەی دەڵێن ئەو گلیشە چەند ساڵە هەیە چەندی وێنەی سکرینشۆتی کۆنیان دانایەکە لەناو PlayStation 4ش کاتی خۆی بڵاو دەکراوە یاری پلەی نرخی لەسەر دەبوو هۆکارەکەی بۆی دەگەرێتەوە ئەو یاریانە بەشەیان لەناو PlayStation ناوی بەردەستن بەڵامەکە گەیمەرەکە PlayStation ناوی نەبیتن یاریەکە نرخی لەسەر دەبیتن لە بەرەوەی داتابیسی ئەو یاری نرخی لەسەر بووە سو جارێ هەشتا نەبوویتە فەرمیکەوە یاریەکانی پلەی 1 و پلەی 2 پلەی 3 بزنسە PlayStation 5 تەنیا ڕوومەر بوو تەنیا دەنگۆ بوو وێنەکانیش تەواون بەڵام بۆ مانایی نایەکە ئەمە بۆ بیر دەکەینەوە بێرە سەر کاکم Battlefield وەزی خراپ بەڕاستی و بەڵام Battlefield شتێکی نوێ زیاد کردی لە بۆ یاریەکەی کە چەندی مانگە گەیمەران داوای دەکەن شتێکی زۆر سادەیە کە دەبای ڕۆژ یەکەم لەسەری بە ئەویش سکۆربۆردە کاتەکە تو کیلەی دەکەی لیستەکە داتی بزانیت چەند کیلۆ کردی گەیمەرەکان چەند کیلۆ کردی تۆپ کیلەرەکان چێنە و کەسانێکە زۆرترین کیلۆ کردی یعنی بینە پرسای خۆتان یاریی first person shooter Battlefield تاوەکو ئێستا ئەو فیچەری نەبووە ئەو تایبەتمەندی نەبووە کە لە هەموو یاریەکانی Battlefield پێشتری هەبووە Call of Duty هەیبووە نامینەت بی خبرشکەمان سەر Battlefield لەوانەیە ئەوەیە بەپێی دەنگۆیەکی نوێ بی دەڵێ Battlefield 2042 یاریی تقریبا بەرەو مردن دەچی گەیمەرێکی زۆر لێ ناڕازیە کێشەی تەکنیکی زۆرە و فیچەری زۆرەکەمە ماپەکانیشی تقریبا بێزارکرد دەبن وا بەرەبرە لەوانەیە دایس یاریەکە بکاتە free to play یاخود EA بکاتە free to play بکاتە بە خۆڕایی چەند مۆدەژی بکاتە بە خۆڕایی تاکو گەیمەرێکی زۆر ڕاکێشتەوە ناوێ ئەوە تەنیا دەنگۆیە لەوانێ ڕازبی لەوانێ ڕاز نەبی بۆیە قسەکەش وەکو خۆی وەرگێ یەکەم ئیشی مایکرۆسۆفتی چ دەبیتن لە بۆ Call of Duty بەپێی راپۆرتەشی بی کە بڵاو کردو لە ئینتەرنێتی دەڵێ مایکرۆسۆفت پلانی وایە یاریەکانی Call of Duty لە ساڵانە بڵاوکردنەوە ڕابگری واتە هەموو ساڵی یاریی Call of Duty نەبی 2 ساڵ 3 ساڵ جارە کاڵەچی نەمان نەبی بۆ ئەوەی کات بە پەرەپێدەرەکان بدە بە ستودیۆیەکان بدە یاریێکی زۆر نایابی Call of Duty بڵاوکەنەوە کە پێم وایە زۆر باشە هۆکاری ئەوەی کە Call of Duty Vanguard زۆر کەم فرۆشە Black Ops Cold War زۆر کەم فرۆشە هۆکارکە بۆی دەگرێتە تو هەموو ساڵی Call of Duty هەیە زەختێکی زۆر لە ستودیۆیەکان دەکەی نوێگەری تێدا ناکەن و ئەمە نا ستۆری Cold Warم کرد نە ستۆری Vanguardشم کرد Vanguard محنە کردست نوێنەدا عینم کڕیارێک هۆکارەکە دەگرێت کە هەموو ساڵ بڵاوێتەوە زۆر بەلامەوە زانجاش نییە بەڵام 2 ساڵ 3 ساڵ جارێک یاریێکی زۆر تۆپ مام بڵاوکەن وەکو Black Ops قەدیم وەکو Modern Warfare ریماستەرەکە دوو ئەو شتانەمانە بکەن بێگومان دەکڕین و ئینشاڵڵا مایکرۆسۆفتش ئەو کارێ دەکە بۆ خاوەنی Activision ترێلەرێکی زۆر سەرنجڕاکێشی یاری هۆرایزنی بڵاو کرایەوە کەوا چەند شتێکی تێدایە چیرۆکی نوێ تێدایە لە سپۆیل ناکەم خۆتان ترێلەرەکە ببینن زۆر نازدارە لە دیسکریپشن دایدەنێم بڕۆ سەیریکە بێمە سەر God of War دوو خەبەر بهێنە سەر God of War هەم خەبەرێکی زۆر خۆش کە دڵتان زۆر پێخۆش دەبین و هەم خەبەرێکی زۆر ناخۆش کە دڵتان زام تەقیل زۆرە خەبەر خۆشەکەوەیە ئەگەر پیسیت هەیە لەناو پیسی دەتوانانی شەیدەری بەکاربین چۆن شەیدەر لە بۆ ماینکرافتی هەیە بەتانی بە یاری God of War شەیدەری لە بۆ بەکاربین ڕێی ترێسینگە لایتینگە یاریەکەی زۆر قەشەنگ و جوان دەکەی یعنی بۆ God of War سەر پیسی زۆر ناوازەیە ناوازەتر دەبێت ڕەنگەکان لایتینگ ڕێی ترێسینگ ناوازەیە ئۆکێ بڕۆم بیکانەکە پیستان هەیە دەتوانین یاری God of War تاقیکی و گرافیکارێکی باشی دەبێ بێگومان خەبەرە ناخۆشەکەش مۆدەرەکانن بزانیان لە کرێتۆسی کردیە On the day you were born, I made 2 knives, mixing metals from my home and from this land.
I'm a god, boy. From another land far from here. When I came to these shores, I chose to live as a man. But the truth is, I was born a god. And so were you. كاتك أو فيديو أنا بيني شيء مهالي هات. اختيان لك ركيبا كرت. ستروس زيلنيك ستروشي كومباني تيك 2 لمقابليك او زلامه مقابله چی دریم کاتک جی تی تریلوجی دیفرنت ادیشن ما بلاک کرده و یک گلیچی هبو یارکه یک گلیچ اگش من سر کردیم دوورده سروچی یه چه لگورترین کمپانی او پابلیشر کاری ویدیو دنیا ویدیو گیم بی باشه واز درو لگل گیمرانی خود که راکستار لچی ها اولا می تو راکستار یکتنا پارم با جی تی تریلوجی دیفرنت ادیشن ده هر سیاری تند بحسابی خودت لومه تر ماستر کردی تو بالام پر لگلیچ تنها ایش لایف تام بینی لایف اکن کرده ولی سر جی تی تریلوجی که لسه ساندیسی بیتن سان گلیچ تده زو مرحله و پیم تا نکرده بری گلیچ زورت تده او کسی گلیچ تده یاری که سرت تاکو تهم گلیچه هست نیوی تا سر نکریه ها اولا می تو راکستار گیمر تان تو ره اگه سونی بیتن کری او هناکن شال تان کرده ماما فیل زور خوشویست دوباره بقصه تو لسر او دنگوی کانی که هفته کانی رابر دوباس من کل سر که پلی استیشن بنیازی گیم پاسیه شتاش دوام نیوچ گیم پاسی فیل سپنسر بفرمی والام یقصانی ده و ضل پیم و راسترین والام او که یاری نوازم بلاو بکینوا ولا س پی سی بلاو کینوا ولا س کنسولی بلاو کینوا ولا س کلاودش بردستی بخین و پیم و دبی یاری کان لروجی کام لس سبسکریپشن شي برز بكو جيم باس مقصدي جيم باس و پیم و ركاب ركش من هماشتي دكان مقصدي فيل سپنسر او که اما یاری نوازه لس جيم باسی بردستی دخین لس کلاود و لس ستریم ولا پی سی ولا کنسولی بردستی دخین لروجی کام هم و سونی دبی یشتي بك وقصكش تقريبا راس سوني داخلش جيم باس هادشي اللي انا بلان باورناكم سوني روجي كم قاعد وراكنا روشي بفري بيات جيمرين لسر سبسكريبشن كي خوي بلان سوني هارد دي بيتنا هو تاز طاع لازم اوكي دبي بك يا كاتشي من كان حزم جي تي اي 5 الى بلاي ستيشن 5 بكواليتي بلاي ستيشن 5 4 كي شاسوي تاعك كما نعطانا روكستار دريم دزام نعطاني بس يا اخي وقت ما بيبدا زياده تاني سو بابي دانجوي شنو بيتن رابورت شنو بيتن روكستار لو انا دوباره جي تي اي 5 فيرجن بلاي ستيشن 5 واكس بوكس سيريس يدو ابخ او فيرجن كودي كاتا 4 كي شاس فريم جرافيكي برز دكاته بي سي دكا كترجع كان ما بيني هيز غوران كاريجي قبري نكدو لا انا دوي بخا بابي دانجوي كان بالريال ولا مانجي بلا بقرتو بلا دو اخري لبو مانجي سي وبابي دانجوي كي بيدل لو مانجي سوار و بينز لا انا دو بخري لبروي روكستار استواز ايزو باجنيا باري جوجا دزدا جيمر انا رازينا دلن ريد وزي غراب ريد اونلاين روكستار خريج سي وزام ستاكيت جي تي 6 دقيقه اكا جي تي 6 دقيقه قينا بزام خريج جي تي 6 بس كمان روكستار زخ بقران خلو بنجيب دي دوين هوالم شي كرتو بس زور سنزاتش يجي اللي ياري قرصه كاني ميرجو اللي بمزوزو قرصه تمام نكدي نتايس تقبل ناكري لعيبه تون باجني ما ياري ساكيرو شارو داي توايس او ياري كوا جماعتي فروم سافر درسنا كده كدبي زول بمري تعذيبه جيمرك لايف ستريم شي تويتشي هر دو تاعي خوي بسطايا ببسطاوي بنبيني ياري دكا یاری که بخوای 28 ساعته بدو ساعتی سپید راین دکه بدو ساعتی هم یاری که دبری بتساوي شي بسطايا تنيا بهزي دسككي وروا بهيدفون بجي دزاني كشر لقرو بوصه قورانه بك وروها لكاتي كردني وشتش لبخاتي وي كردي كوا باركو كاتو لبوكا ساينتو شيبانزي بونيان زياده ل 2.5 مليون دولار كوكرات 2 مليون يوتا صوت 15 افتر شي كوكردو اوكي اوش فيديو جيم اوش دنيا فيديو جيم ها تخرج شي اما خرج تسمع او الفيديو جيم بيو ابي اوكي يلا بي بروني كان صف فروم سافر كان الدر نجي دكم خمتنا خوش ويستانا زوج باس عندكم تاني دو القمه ما لبو برنامج جماره سطو ماركين كي يكزاد لمبي خوشا القيت سبيشال دبي لبومن ان شاء الله دو هفتي ديك كيش نصطي اتا ما زدكم تكادا كم دوغ من لايك سبسكرايب بينا كان هون روجي فيديو بلا دكم تكادا كم سدان ان شاء الله نجيب كان زنقولا كداغر بوي اغداريا مشتاق اتا ما زدكم ودا تمام